بینێرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاجۆمەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆبە دەکات. تەوەرێکمان تایبەت دەبێت بە راپۆرتەکانی نێودەوڵەتی سەبارەت بەوەی کە دەگوترێت هێزەکانی پێشمەرگەی کوردستان هێزەکانی ئەمنی لە هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان مامەڵەی ناتەندروست لەگەڵ ئاوەرەکانی عاربدا دەکەن. هەرچەندە حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی هەبووە، بەڵام دیارە قسەی زۆر لەسەر ئەمە دەکرێت کە ئەمە یەکەم جار نییە راپۆرتی لەم جۆرە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بڵاو دەکرێتەوە. لێرە کۆمەڵک پرسیار هەن کە سەرەڕای ئەوەی نزیکەی 2 میلیۆن ئاوارە لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان لە باوەشی گرتوون و لەگەڵ ئەو هەموو قەیرانانەی کە لە هەرێمی کوردستان هەیە، هاوڵاتیانی هەرێمی کوردستان هاوبەشی دەکەن لە هەموو پێداویستەکانی ژیان لەگەڵ ئاوارەکانی هەرێمی کوردستان لە ئاوارەکانی عێراق، بەڵام ناوە ڕێکخراوەکانی نێودەوڵەتی لەم لاو لەولە راپۆرتی پێشەلکاری مافی مرۆڤ سەبارەت بە حکوومەتی هەرێمی کوردستان و دەستگا جۆر بە جۆرەکانی بڵاو دەکەنەوە بۆ ڕاستی و دروستی وڵامدانەوەی بۆچوونی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بەم راپۆرتە نێودەوڵەتیانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ دیندار زێباری بەرپرسی وەڵامدانەوەی راپۆرتە نێودەوڵەتیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان میوانمانم. دکتۆر دیندار بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. سپاس کاکەمە. سپاس. لە سەرەتادا پێم باشە ینی بۆچوونی ئێوە بزانم ماوەیەکی زۆرە لە ماوەی ڕابردوودا چەند جارێکە راپۆرت بڵاو دەکرێتەوە. ئەمڕۆ راپۆرتێک بۆ چەند ڕۆژی ڕابردووش راپۆرتی دیکە بڵاو کراوەتەوە. خوێندنەوەی ئێوە لەسەر ئەم راپۆرتانە چییە؟ بەڵێ سپاس بەم دەرفەتە کاکەمە. دیارە وەکو جەنابتانیش ئاماژەت پێ کرد ئەمە راپۆرتی یەکەم نییە. وا پێ دەچێت ئێمە نەوعەنما فۆکسێکی دەولی یانکو بە دوواداچوونێکی نێودەوڵەتی بە تایبەتی ئەوانەی کە چاودێری مافی مرۆڤ دەکەن یانکو ڕەوشی مافی مرۆڤ لەسەری دەنوویسن لەسەر ئاسی دەولی. ئەم جارە نزیکەی ئەتوانم لەم 3-4 مانگە زیاتر تەرکیزێکی زۆریان کردووە لەسەر عێراق بە تایبەتی هەرێمی کوردستان. ئەوەش لەبەر ئەوەیە چونکە شەڕی بەرەنگاربوونەوەی داعش لەو ناوچە بە تەحدید زۆر گەرمە و پێشمەرگە بەرگریەکی باشی کردووە و دیارە ناوچایەکی زۆریش ئازاد کراوە. بۆیە کاری ئەم لانە نێودەوڵەتیانە ئەوەیە کە لە کاتی شەڕ هەڵسوکەوتچوونە لە پاش ئەوەی کە ناوچەکان ڕزگار دەکرێت هەڵسوکەوتی هێزە فەرمیەکان چوونەوە هێزەکانی تر. لێرەشدا ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئەو هێزە کاریگەرەین کە بە تاکید بەرپرسیارەتیمان لەسەر شانە، بەڵام چاوی دەولیش لە ئێمەیە بەهۆی بتوانین ئێمە زیاتر ئەو بنەما نێودەوڵەتیانە کە هەن بیپارێزرێت و واش بکرێت کە ئەمە نمونایەکی سەرکەوتوو بووین لە ئەرکی خۆماندا. دیارە ئەم راپۆرتانە حەقەتوان نییە کە راپۆرتەکە بە گشتی لە دژی هەرێمی کوردستانە یان دژی عێراقە. راپۆرت یانکو ناوەڕۆکی ئەو هەڵوێستانە زیاتر بۆ گفتوگووە دایالۆگە و بیرینانەوەی وە زەختەش لە هەندە بابەتەوە، بەڵام زۆر جار ئەیبینین مانشێتی ئەم راپۆرتانە ناوەڕۆکی ئەم راپۆرتانە لەگەل یەکتر ناگونجێت. ئەیبینین مەصدەر و زانیاریەکانیان بەعزە جارێک وەکو بڵێن بوونی سیاسی لێ دێت. ئەبینین هەندە جار کێشایەکی تایفی هەیە لە نێوان پێکاتەکانی عێراقی بەرزتر و گەورەتری دەکەن. بۆیە لێرە گفتوگووەکە دەست پێ دەکات. و بزانم ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان هەر ئەمڕۆ بەیانیش لەگە شاندی ئەمنستی ئینتەرناشنال دانیشتوینە ئێمە دەرگەکانی کوردستانمان کردوتەوە لە هیچ شوێنێک نییە لە کەم بێت لە بەرەکانی جەنگ بێت تەواژدی دەولی زۆر بەزقی هەیە. بۆیە ئێمە بەردەوام دەبین، داوڵکمان بەردەوام دەبێت و گفتوگوشمان بەردەوام دەبێت. ڕەدیار پشتێکیش دەکەین کە بزانین ناحەقە بەنسبەت سەردەری و تەعاملی ئێمە. باشە، هەرچەندە راپۆرتە نێودەوڵەتیەکان بە گرنگیەوە وەردەگیرێ لە کۆمەلگای نێودەوڵەتی، بەڵام زۆر جاریش گەمەی سیاسی لە نێو ئەو راپۆرتە نێودەوڵەتیانەدا دەکرێت. ینی تا چەند ئەم بۆچوونە تەندروستە لەوەی پێشمەرگە لە ماوەی ڕابردوودا دەستکەوتی گەورەی بەرامبەر بە شەڕی داعشدا بەدەست هێناوە ئامانجێک هەبی لە پشت ئەم راپۆرتانەدا لەگەڵ کەمبوونەوەی تەمەنی داعش ناوی پێشمەرگە بە شێوەیەک لە شێوەکان ناشرین بکرێت. وە بزانم مەدخەلێکی باشە جەنابەت باست لێ کرد. دیارە راپۆرتەکان وان نیە تەنها ڕێکخراو دەردەخات، وڵاتانیش دەردەخات و هەروەها ئەرۆگانە نێودەوڵەتیەکان و مؤسساتی دنیاش دەردەخەن. بۆیە راپۆرت ینی هەڵوێستی ئەو لایەنە بەرامبەر بە قەزیەکی محدد. لێرە حقیقەت ناوی پێشمەرگە عەتفێکی دەولی بۆ دروست بووە. دەستکەوتنەکانی پێشمەرگە لەسەر ئاسی نێودەوڵەت نەک راپۆرت تەنها
هەڵویستی نێودوڵەتی و ئەعلام و میدیای دەولی ڕۆ ڕەنگی دایتەوە بۆیە لێرەدا حقت ئەیبینین ئەتوانم بڵم گرێدانێکی ناوخۆی نێودوڵەتی دروست بووە ئەوانەی دژی ئەو بەرەی ڕزگاری خازی پێشمەرگە و هەرێمی کوردستانن دیارە لەگەل لایانی نێودوڵەتی ناوعەنما تعاتفێک هەیە لە هەندێک لایەنەکان بۆ ئەوەی بە ناحەقی بە نادروستی گوایە هەندە زانیاری و تعمیمات بەڵاو بکرێتەوە لەسەر ئاسی ناوخۆ دەرەوە بۆیە کەوەی کە ئەو عاتفە بەرامبەر بە پێشمەرگە تا حدێک زۆر بەو زقەیە نەبێت چونکە ئێمە زۆر گفتوگومان هەبووە لەگەل ئەو لایەنانە بەڕاستی ئەمڕۆژ وەکو باسم کرد ئەوەیە کە بوونی سیاسی لێدێت لە راپۆرتەکە ناکرێت و 5 کەس ببینی لە ناو کەمپێک بێی بڵێش باس و خەبەری 2 میلیۆن کەس لە کوردستان ئەمەیە ناتوانێت لە خاڵەکانی پشکنین کە پشکنین دەکێ بەوەی سلاح و شتی پێ نەبێت لە ساترەکانی پێشمەرگە بڵێ وڵا خەڵک عەزیەت دەدرێت ناتوانانی بڵێ لە ناو کەمپێک 40,000 کەسی تێدایە 5 ڕۆژ 6 ڕۆژ گەندە لە تحقیقات و لێکولینەوەکان بکرێت لە ڕسپشن سنتەرێکی کەمپەکە بڵێت وڵە خەڵک گیراوە ئەمانە حقەت هەندە ئجحافە و هەندە ئەتوانم تا حدێک زیادە باسکردنە لە هەندە تەفاسیل بۆیە ئێمە ئەو داڵوگەمان بەردەوامە و بزانم هیچ وڵاتێک و حکوومەتێک لە ناوچەکە وەکو ئێمە نەکەوتیتە گفتوگویەکی ڕاستەخۆ و بە شەفاف لەگەلانی نێودوڵەتیەکان لەسەر هەر تەوەرەێکی ئەم راپۆرت باش ئەو گفتوگویانەی کە ئێوە ئەنجامتان داوە حکوومەتی هەرێم هەوڵی داوە قەنەعەت بەلایەنەکان بێنێ بە ڕێکخراوەکانی نێودوڵەتی ئەمە کافیە بۆ ئەوەی وچە نەزەریان بگۆڕێ لەسەر ئەو پرسانە بەڵێ ئێمە لێرەدا حقەت سێ ڕێگامان لە پێش یەکەمیان ئەوەیە کە ئێمە ئەو راپۆرتانە کە بەڵاو دەبێتەوە ڕاستەخۆ و دەست بە لێکولینەوە بە دۆدەچوونی خۆمان دەکەین ئێمە نێتوەرکێکی ناوخۆی بە قوتمان دروست کردو خۆمان ئامادە کردووە ئەمە شەڕێکی ترە دژە لە شەڕی سەربازی شەڕی معلوماتی و تەعاتفی هەرێمی کوردستانە سمعەتی کوردستانی تێدا لەبەرەوە ئەوە بە گرنگمان وەرگرتووە کە وەڵامیە نەدەینەوە وەڵامی ئەم موسساتە نەوانیە بە ڕۆژێک وەڵامیە نەدەینەوە نەخێر ئێمە بە چەند مانگێک ممکنە یان چەند ڕۆژێک بەبەسمان ئەوەیە وەڵامەکانمان پشت ببەسترێت بە زانیاری ڕاست و درست بە شتی عملی واقعی و ئەگەر وەڵامیشمان بۆ دابێتەوە مەبەسمان ئەوەیە کە ئێوە لە بوچوونەکانتان بە هەڵە ڕۆیشتنە لە تعمیمی زۆر زق و گەورەکردنی کێشەکە ئەوی دم ئەوەیە ئێمە ئەو قۆنسڵگەریانە کە لە کوردستان هەن و ئەو کۆمەڵگای دەولی کە ڕەفیقمانە ڕاستیدا ئاگاداریان دەکرێت لێم ئەمە وەزعی ئەو راپۆرتە معنیە بەڵام ئەمەش وەڵامەکانیمە ئێمەیە ئێوە خۆتان بڕیار بدەن کامەی تەحەدەک ڕاستە ئەمەمان کردووە لە زۆربەی لەنە دیبلۆماسیەکان و زۆر بە ئیجابی بۆ ئێمە گەڕایتەوە لە ڕاستیدا ئەوی سێمیش ئەوەیە حقت ئێمە بۆ ڕای گشتی چونکە ڕای گشتی ئەعلامی عەرەبی هەیە دەولی هەیە ئەیبینی زۆرجە شارەی عەرەبی لە دژی کورد ممکنە زۆر جار هاان بدرێت لەبەرەوە ئەو تەقیرانە کێمە ئەمڕۆ لەگەل ئەمنستی باسەکەین دەڵێن ئێوە شتێکی وانە بڵێ کورد بریاری داوە عەرەب لە کەرکوک نەمێنێت یان کورد بریاری داوە تەواو خانووی عەرەبەکان خراپ بکرێت ئەمە ماشێتێکی زۆر گەورەیە ئەمە سیاسەتی تعریبش بەو شێوانە بۆ لە دژی کورد بەڵکو بریارێکی حکوومەتی عێراق بووە بەڵام دکتۆر نابێ ئەومان لەبیر بچێ ینی ناوڕۆکی راپۆرتەکان ئەگەر سەیری بکەین یعنی حتا ژمارەشی تێدایە بۆ نمونە بازدەوە دەکرێت کە 250 خێزانی عەرەب لە باشووری کەرکووک ناچار کراون تەرحیل بکرێن 100 خێزانی دیکە لە گەڕەکی یەکی حوزەیران لە شاری کەرکووک ئەم ژمارانانە چەندە پشتی پێدەبست بەڵێ ئێمە ڕاستەخۆ لەگەل بەرپرسانی سەربازی لە شاری کەرکووک و دەوروبەری کەرکووک هەروە ئەو مەحوەرانەیە کە هەمانە لە جەبەکانی کەرکووک و بە هەمان شێوەش لەگەل ئاسایشی کەرکووک و پلیس و پارێزگاری کەرکووک ئەنجومەنی پارێزگاری کەرکووک ئەوە نزیکەی 4 ڕۆژە لە خەت و گفتوگوین لەگەلیاندا وەڵامەکانمان ئەمە بوونەوە بە ئەمنستیمانداوە ئەمڕۆ بەیانی یەکێکیان ئەوەیە ئەو گەڕەکە کە بێدا گوتە گەڕێکی واحد حوزەیران یەکی حوزەیران یەمەنسیە گەڕێکەکە بە زێدەڕەوی دروست کراوە تەجاوزات کراوە لەسەر ئەرزی حکوومەت و بەلەدیە خانوش نەبوون ئەمانە خانوویەکی وەکو برێ لە شتی زۆر نامستەقل دروست کە وەکو تەنەکەیە شتی وایە خانووی موقت بوونە ئەوە کۆنکریتی مەسەلەح و شتانە نەبووە ئەمانە زێدەڕەویان کردووە تەجاوزیان کردووە خەڵکیان بار بوون دیالا بوون سەلاحەددین بوون ئەوەتەوە ئیجراعاتی قانونی پارێزگای کەرکووکە بەڵێ ئەوان گرەی ئەوان دەکرد کە دیار ئەوانە پێشتر ئاگادار نەکرابوون نەخێر ئێمە پرسیارمان کرد بوومان دەرکەوت پێش 2 مانگ ئەمانە ئاگادار کراونەتەوە کە دەبێت بگوازرێنەوە بۆ کەمپی لەیلان نەزراوە لە عەفوی کەمپی نەزراوە لە لەیلان یان کەمپی داقوق ئەمە هەموو ئاوارەکان کە هاتوونە بریار وایە لەو شوێنە بن ئەوش لەبەر دوو مەبەستە یەکێکیان ڕاحیە ئەمنیە ئەوی دووەمیش ئەوەیە کە خزمەتگوزاریەکان پێیان بگات ئەمە وەڵامی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە عەفوەن پارێزگای کەرکووکە
بنسبة تحذيرات بو گواستنەوەی ئەو خەڵکە بەڕەزامەندی ئەوان بووە یانیش لەوە زیاتر تحذیریان پێدراوە پێشتریش ینی وەکو تەنبیش پێدراوە خودی سەرۆک پەرلەمانی عێراق سەلیم جمهوری پێشفترێک لە کەرکوک بوو خۆی ئاگاداری پرۆسەکە ئەنجومەنی پارێز عەفوەن ئەنجومەنی وەزیرانی بەغداش خودی حەیدەر عەبادی بڕیارێکی دەرخستووە لەوەخیرە کە دەبێت لە خلالی 2 مانگ ئەم خەڵکی ئەو گەڕەکە بگەڕێنەوە شوێنەکانی خوان لە دیالە و سەلاحەدین خەڵکەکە ناگەڕێتەوە على ئەساس بە حجەتی ئەوەی حەشدی شعبی لەو نەنتەقانە هەیەوە بەترسی تایفی و تێچوونی تایفی هەیە بۆیە ئەوە حکوومەتی هەرێم تەرەف نیە لە مەوزوعاتدا پلیسی اتحادی لە کەرکوک هەیە ئەنجومەنی بەحافزەی کەرکوکە کە کوردی تێدا عەرەبە تورکمانە مەسیحیە و خودی ئاعزای مەجلس النواب عێراقیش هاتوونە ئەو گەڕەکە پێش فترێک و ئەوانیش لەگەڵ ئەو ڕەعیە بوونە کە بووە بگەڕێنەوە هەوڵیان داوە خەڵکە قانعکەن بگەڕێنەوە کە داعش لە 21 هات بوو کەرکوک لەو ئەخیرە ئەو هێزەکانی تروریستی داعش کاردنە نزیکی کەرکوک ئەو گەڕەکەیەکی لە گەڕەکە سەرەکیەکان بوو کە خوان حەشاندەوە لە ناوی بەتەخان لە پێشمەرگە کردووە کەواتە هاوکاری داعشیان کردووە لە ڕابردوو پێشوازیان لە داعش کردووە خەلای نایمەی داعش بوونە بە ڤیدیو هەیە بە ئەسبات هەیە خەڵک دەستگیر کراوە ئەوانە مجرد لەبەر ئەمنیەتی خۆیان واروها لەبەر ئەمنیەتی شاری کەرکوک وە زێدەڕەوی لە عەرزی حکوومەتی لە کەرکوک ئەوانە گوازرانەتە بۆ کەمپی داقۆق بەشێکیشان بوو ناو شاری کەرکوک ڕۆیشتونە و لە بیریشمان نەچێت ئێمە 650,000 خەڵکمان هەیە کە ئاوەرەنە لە کەرکوک هەمووان عەرەبی سوننەنە بۆیە ئەمە شتێکی تازە نییە بەنسبەت ئەو دوو گوندی تر کە باس کراوە لە راپۆرتی ئەمنستی هیومەن ڕایتس واچ پەیوەندیمان بە مەسئولی محورمان ڕۆژهەڵاتی کەرکوک کردووە جناب دکتور کەمال کەرکوکی و حتا لەو لەوەش حق لەگەڵ وەستاڕە سوور قسەمان کردووە تەفاسیلی عسکەریمان لە ئەم راپۆرتانە وان ناکاتن دەستی حکوومەتی هەرێمی کوردستان یاخود هێزی پێشمەرگە ببەسترێت لەوەی هەر خێزانێک هەر کەسێک هاوکاری داعش بکە نابێ ئیجرعاتی لەگەڵدا بکرێت ئێمە ئەوە وەڵامی مەبووە بۆ ئەو لایەنە نێودەوڵەتیانە ئێمە وەکو حکوومەتی هەرێم هاوکاری پرۆسەکەینە بەڵام کە سوڵتەی اتحادی لە شوێنێک بێت و بریاری ئەنجومەنی نوێنەرانی عێراق بێت و بریاری ئەنجومەنی وەزیرانی عێراقی هەبێت بۆ گواستنەوەی بەشێک لە خەڵکە گەن نازەحێک لە شوێنێک بە شوێنێکی تر ئێمە تومەتبار بکرین ئەوە یەک ئەوی دوێمیش ئەوە حقەت لە هەندێک گوند بوو نمونە قوتان و گوندی قەشقایە کە چول کراونەتەن ئەوە حقەت ئیجرعاتێکی عسکەری و سەربازی بووە بوو یەک لەو گوندە حقەت پەلاماری پێشمەرگە درراوە 32 خانوو لە گوندی قوتان قەناسەکانی داعش لە ناوی پەلاماری پێشمەرگیانداوە پێشمەرگیان شەهید کردووە بۆیە کە پێشمەرگە چوویتە ناو گوندەکە ڕزگار کراوە ئەو خانوانە بە شەرتێک کرداوە ئەوە نەبوو کە ئێمە بریاری پێشوەختمان هەبوو ئەمانە تەفاسیلن کە ئێمە بە ئەو ڕێکخراوانەمان داوە ئێوە پێشەوە بچن اتهامەتەکە ئاراستەی لایەنێک پێم بەگشتی بچن بە وردەکاری بابەتەکان و ئەمە جاری یەکەمیش نییە ئێمەش بەردەوام دەبین لەسەر ڕوونکردنەوەکانی ئێمە کە لایەنی نێودەوڵەتی ئەو ڕوونکردنەوەکانی ئێمە دەبین بە تاکید تحلیلێک بۆ دروست دەبێت ئەم تهمانە سیاسینە ئەم تهمانە قەزیەک لە گوندێک ناتوانێت تعمیل لەسەر ناوچایکی 2000 گوندی بکرێت ئەوە مەوزوعی ئێمە بەو شێوەیە باشە بەڵام هەندێک جار گلەی لەوەش دەکرێت لە خاڵەکانی پشکنیندا و ئاوارانەی کە ئێستا لە مووسڵەوە دێنە هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان مامەڵەی ناتەندروستیان لەگەڵدا دەکرێت زۆر جار ینی من بۆ خۆم جێبیستی ئەوە بوومە لە هەندێک چاودێری سیاسی ئەوانەی لە بواری مافی مرۆڤ کار دەکەن دەڵێن خاڵەکانی هێزی پێشمەرگەی کوردستان زۆر جار هەیە خێزانەکان کە دێن بە چەند سەعاتێک لەو خاڵانە دەیان هێڵنەوە کەمەرە لەمەدا ئێمە راپۆرتێکی تەفسیلیمان ئامادەیە لە بەردەستە و بەیانی ڕادەستی هەموو لایەنە نێودەوڵەتیەکان دەکەین لەم خاڵەتدا بەتاکی زۆر ڕاوستاوین لەسەر ئێمە پرۆسە ئێمە زۆر وازەحە لەوەدا و ئەم پرۆسە شەفافە خودی یوێن ئاگادارە بەشەکە لە پرۆسەکە بوو باسی یوێن ناکرێت بوو باسی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ناکرێت بوو باسی تەواوەتە ئێوە بەتەنیانین نەخێر ئێمە لە خاڵەکانی پشکنین کە یەکەم ساتری پێشمەرگای کە وەردەگیرێت چەند ساعەتەکە خەڵکە نامێنێت لە دوو حاڵەت کە خەڵک دەمێنێت انتظاری بەشێکی تر دەکەن کە ئەوانەش بگەن بۆی عائیلەکان پێکەوە بن خۆیان داوا دەکەن چەند ساعەتێک زیاتر لە بەشێکی تریش ئەوەیە حقت بۆ ئەوەی چارەی پێویست حاضر بێت و ئامادەکاری پێویست حاضر بێت بەڵام تحقیق لێکۆڵینەوە لە ساتری پێشمەرگە نییە ئێمە ئاسایشمانی لە ساتری پێشمەرگە و تحقیقاتە نەبکات کە سێرچیش دەکرێت پێشمەرگەمان هەیە کە ئافرەتە پێشمەرگەشە کە پیاوە سێرچەکانی خوان دەکەن باش کە دێنە خاڵی دووەم ئەویش کەمپە کە دوگازرێنەوە کەمپی موقت ئێمە پێ گودایڵێن یان ریسپشن سنتەر وێن دەری حقت ئێمە لێکولنەوەکان کە دەست پێ دەکەن تەنها ئیفاد وەرگرتنە نە تحقیقە تەنها وتەکان وەردەگیرێت ئەمانەکین ئێمە بوومان دەرچە بە سەدان کەس بەبێ هەویە هەویەی مزەوەر هاتوونە ناو کەمپەکە هەوی خوان نەبووە
خودی ئاوەرەکان کە لەگەلیان هاتووە دانیان بەوەنەوە کەوانە داعش بن لەگەل ئێمە بوو کەواتە ئەوانەی ینی خەڵکانێک گیراون کە ئەندامی داعش بوو خەڵکانە گیراون بوونمونە لە کەم پێ دێبەگەوە کونمونە پێتان دەڵێم قەندیل ئامادە یونسیار ئاگادارە هەموو لە نێ دۆڵەکان ئاگادارن ئەمانە نەک تەنها گیراون شادرانەتەوە نەخێر لە ئاسایشی گشتینە لە هەولێرن خەسوکاریان ئاگادارە پارێزەری خوان هەیە مافی خوان هەیە بگەنێ و ئەوانە تۆمەتیان ئاراستە باشە لەوەتەی پرۆسی ڕزگارکردنی مووسڵ دەستی پێکردووە لە هەفتەی مانگی ڕابردوو تا ئێستا چەند کەس دەگیر کراوە لەوەی کە لە نێو ئاوەرەکان ئامارێکمان لەبەردەستە تەنها ئاوەرەکان نینە لە ڕاستیدا دەڵێ دێبەگە نزیکەی 400 کەس زیاتر ئەتوانم بڵێم لە ماوەی چەند مانگی ڕابردوو بۆ لێکۆڵینەوە بۆ تەوەرگرتن بۆ ئەوەی کە بە داداچوونی زیاتر بکرێت دەست بەسەر کراون نەک حکم دراون هێشتا ئەمە حقت گومانیان لەسەر بەڵام دەتوانم بڵم لە 2 ساڵی ڕابردوو ئامارێکی ئاسایشی گشتیمان لەکنە زیاتر لە 9000 کەس بۆ وەرگرتنی تۆ باوەی کاوتەکانیان وەربگیرێت لە ساترەکانی پێشمەرگە لە ناوچەنە کە ڕزگار کراون و ئەوانەی لەناو ئاوەرەکان بە گشتی ئەو ئامارەمان لەبەردەستە 9000 کەس زیاتر بوو تی لێوەرگیراوە و گومان لەسەر هەبووە بەشێکی هەرە زۆریان دەستگیر نەکراون ئازاد بەشێکیشان ڕەوانە کراون بۆ بەحاکمە باشە دکتۆر زۆر جار گلەی لەوە دەکرێت ینی ئەوانەی کە دەگیرن بە تۆمەتی ئەوەی پەیوەندیان لەگەڵ داعشدا هەبووە ڕێگان پێ نادرن کە سوکاریان ببینن پارێزەریان هەبێت بە دوواداچون بۆ کەیسەکەیان نەخێر ئەمەوان نییە ئێمە حقت کێشێکمان هەبوو لەگەل ئەمنستی ئینتەرناشنال لەسەر کەیسێکی تایبەت وەکو باسیما دەروێش کە ژنێکی زیدیە بوویتەوەی ئەوەی کەشتێ پێشمەرگە شەهید ببن لە ناوچەی زمار ئێمە دەوامان لێکردن پارێزەر مافی ئەوە هەیە کە پارێزەری خۆی هەبێت بەڵام ئەوان ڕۆژی بوون لەسەر ئەوەی کە دوسێ پارێزگان دەستنیشان پارێزەریان دەستنیشان کردبوو ئەمانە دەبێت مستەشاری قانونی بن لە 10 ساڵ زیاتر تەمەنیان لە یاساییدا هەبێت ئەمە هەندە معایری یاسایی هەیە بۆ تایبەتی بۆ کێسی تایبەت بە کۆترۆر کە دەبێت لە بەرچاو بگیرێت لەوەدا دەستگاکانی ئێمە حەزەکەن بەپێی یاسا ئێمە داوامان کردە ناوی سەدان پارێزەرمان بە بدەن کامە حەزەکەن با بێت پارێزەری باشە ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانەی راپۆرت لەسەر پێشێلکاریەکان دەنووسن دیارە ینی مرکزیان لە دەرەوەی عێراقا بەڵام ئەوانەی زانیاریان پێدەدەن چێنە ئەمانە خۆزگە بمانزانی با لیستەکە چەندە زۆرن بەشێکیان خودی ئاوارەکانن کە هێشتا تەعاتفی داعشیانەیە بۆی ماوە شکرانینە بەشێکیان ئەو برە عەرەبانن کە حەقە دەتوانم بڵێم هاوسوزن لەگەل داعش لە بەغدا داوامیان هەیە و لە کاری فەرمیشدا ئیش دەکەن بەشێکیان حەقەت ئەوانەنە کە لەو هەندە عەشایرن کە لە عێراق دەکەوتونە چوینە سووریا لەگەل داعش هاوزوو ئەترسن جەرائیمیان کردووە ئەترسن بگەڕێنەوە بۆ ئەوەی پەلاماری ڕەوشی سیاسی لە عێراق و لە کوردستان بدەن بەشێکیان خودی هەندە ڕێکخراوی ناوخۆینە کە بەبەستی سیاسی و ئۆپۆزیسیۆنیان لە پشتە بۆ ئەوەی سیمای ئەو حکوومەتە و دەستکەوتەکانی حکوومەتیانێن بە قسەی خوان بە تەسەوری خوان کەم بکەنەوە بەشێکە نەتوانم بڵێم هەندە خەڵکی تر نزیکن لە حزابی سیاسی لە کوردستان هەموو قسایك و تەفسیلێک و بە وردەکاریەوە بە زیادەشەوە حقیقت نەوعا لە قسەکانی خوان لە کاتی پێشوازی و منەظەماتانە زق دەکەنەوە و گوایە حکوومەت یارێن سەبەبی هەموو مەشاکلە لە عێراق لەبەر ئەوە ئەتوانم بڵێم زۆر لەەن هەنە کە دەستکەوتی سیاسی و دەستکەوتی حکومڕانی کوردیان پێخۆش نییە ئەمەش ناوخۆیە نێودوڵەتیش تەبان ڕەفیقی زۆری هەیە و خەڵکانە کەم تەجروبە سەر نەکەوێت باش ئەوانەی کە زانیاری هەڵە دەدەن بە ڕێکخراوە نێودوڵەتیەکان ئێوە دەتوانن ئیجراعاتی یاساییان لەگەڵ بکەن سکاڵیان لەسەر تۆمار بکەن بۆ نمونەکەوان زانیاری ناتەندروستیان بڵاو کرد بڵێ ئەوان حقە زۆرجە دەڵێن هەندە ناوبوومە دەڵێن ئەو ناوانە حقت وجودیان نیە هەندە جەرباسی ژمارەك دەکەن لە 100 کەسیان دیتوە ئەو کەسانە کینە ئا لە عێراقن لە دەرەوەی عێراقن لە چ شوێنێکن دیار نییە ئێمە داوامان کردو ئەگەر ئێوە کەسێکتان هەبێت لە کەم پێدێبەکە بنمونە بە نموناک بینم حکوومەت یارێم دەستی بەسەرداگیرا بێت و بە ئەوەی هیچ تومەتەکە ڕاستە کرا بێت و کەس و کاری نەبینێت و پارێزەری ناویان بێمە بدەن لەبەرەوە ئێمە دەرگامان کردوتەوە بۆ پەیوەندیکردن بۆ متابعە ئەگەڕێنەوە بۆ معلومات باش بۆ بیرتان نەکردۆتەوە سکاڵە لەسەر ئەو ڕێکخراوانە تۆمار بکەن ئەو ڕێکخراوانە حقات وەکو ڕێکخراوی نێودوڵەتی کە هەن ئەوانە ڕێکخراون کە بارگان لە دەرەوەی عێراقا ئەمانە ڕێکخراوی چاودێری مافی مرۆڤ بەڵام بۆ ڕەتیباری حکوومەتی هەرێمی کوردستان باشترە لەوەی کە کۆمەلگای نێودوڵەتیش بزانی کە ئەم ڕێکخراوانە بە شێوەیەک لە شێوەکان بەرژەوەندی سیاسیان هەیە لە ئەگەر ئەوانیش نەبێت ئەوانەی لە عێراقن کە خۆت ناوت هێنا ئێمە زۆرجە گلەیمان ئەو ڕێکخراوانە کردووە کە ئەو ستافەی کە هەتانە دەبێ
ئاگادار من تەوازنی تایفی و مەذهبی و ئەثنی لە بەرچاو بگیرێن چکە ناکرێت و کە کەسێکی عرب بینیت راپۆرت لەسەر ئێمە بنویسێت لە ناوچایکی وەکو حوەیجە ناتوانین کەسێکی کوردیش بێ لە منطقەی کەرکوو راپۆرت لەسەر عرب بنویسێت بۆیە گرنگە کە ئێوە دەبێ بەرچاو بگیرێن ئەو بەکگراوندا بەڵام سکالا تۆمارکردن دەجی ڕێکخراوێکی نێودوڵەتی کە نێودەوڵەتیە ئەوە حقت میکانیزمێکی دەولی وا لە بەردەستی وڵاتاندا نییە چونکە ئەوە ئەنجومەنی مافەکانی مرۆڤ لە جنێڤ هەیە و ئەوەنە سفەتی استشاریان هەیە بۆیە ئەوە ممکن لە دەسەڵاتی وڵاتان زیاتر بێت نسبەت سیستمی نێودوڵەتی باشە دکتۆر لە ماوەی 2 ساڵی ڕابردوو وەکو دەزاندرێ هەرێمی کوردستان بۆتە شوێنی حەوانەوەی عەرەبەکانی سوننە مەسیحیەکان و تەواوی ئەو پێکهاتانەی کە لە ماوەی ڕابردوودا لەسەر دەستی داعش ڕوبەڕووی زیان بوونەتەوە بۆچی ئەو ڕێکخراوانە ئاماژە بەوە ناکەن کە هەرێمی کوردستان بۆتە پێگەی پێکەوە ژیان و مافی ئەوان دەپارێزی بۆ لە ئێستادا بەم شێوەیە بازدا پێشێرکاریەکان دەکرێت لە کاتێکدا شەڕی داعش بەردەوام لە ماوەی 2 ساڵی ڕابردوو ئەوی من قەت بە حکمەوی شەی کێمە لە ناوی داین زۆربەی هەڵوەستی نێودوڵەتی بە تایبەتی ڕێکخراوە نێودوڵەتیەکان و حتا UN و خودی وڵاتانیش حقت زۆر تەرکیزیان لەسەر عەرەبی سوننە کردووە 9 ملیۆن یەزیدی دەربەدەر و ئاوەرەیە مەسیحی بە هەمان شێوە سابەیە کاکەیە هەموو نەتەوەکان و مەذهبی تر بەڵام زیاتر تەرکیز لەسەر قەزیەی عەرەبی سوننە کرا ئەوەش واضحە خۆ مافی مرۆڤ لە تەنهاوانیە کە بتوانن مقدس بێت و چ غەڵەتی تێدا نابێت نەخێر ئەنجومەنی مافی مرۆڤ و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەشێکن لە سیاسەتی نێودوڵەتی و ئەوی کە وڵاتانی عەرەبی و بەشێکی زۆریان لە UN ئەندامانی ئەو ڕێکخراوە نێودوڵەتیەکانە بەشێکی زۆریان خەڵکی ناوچەکەنە کە بە تورک و فارس و عەرەبن لەبەرەوە ئێمەی کورد لە هەم لە سیستمی نێودوڵەتی هەم لە سیستمی منەظەماتی عالەمی هەم لە سیستمی چاودێری نێودوڵەتی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشێکی وامان نییە کە بتوانین کاریگەر بن لە ڕووی ئستاف لە ڕووی ئەوان لەبەرەوە نووسینی راپۆرتەکە نەوعانما بتەوێت نەتەوێت مەزاجی شخصی نەجار دەکەوێت ئەمە کاریگەری لەسەر پەیوەندیەکانی عەرەبی سوننە و کورد لە داهاتوودا دەبێت هەوڵێکی زۆر دراوە بە ڕێگای ئەم راپۆرتانە بەڵێ ئەمە دروستکەن کاریگەریەکی نەگەتیڤ دروستکەن بەڵام ئێمە هەوڵێکی زۆرمان داوە کە نەخێر ئەمە ڕوونەدات چونکە ئەمە حقیقەت نییە بەڵام هەڵوەستی حکوومەتی بەغدا لەم بارەوە چۆن دەبینن بۆ بەغدا ینی لەسەر هێڵ نییە لەم بەێ بەغدا حقت ئەتوانم بڵێن بە هزاران جار زیاتر لەسەری دەنووسرێت وڵاتێک نییە لە دنیادا کە لەسەری نەنووسرێت ئەمنیستی ئینتەرناشنال بارگای لە لەندەنە گەورەترین تەقاری لەسەر خودی بریتانیا هەیە بۆیە ئەمە سیستمێکی نێودوڵەتی هیومەن ڕایتس واچ لە ئەمریکا لە نیویۆرکە تەقیری زۆری لەسەر ئەمریکا هەیە بۆ ئەمە سیستمەکە پێدەگوترێت ئاڵوگوری نێودوڵەتی لە معلومات و وەڵامی ئێمە نەک وەڵامی بە دوواداچوونی ئێمە وردەکاری ئێمە ڕێزگرتن لەو منەظەماتانە پرۆفشنالی ئیشکردن لەگەلیان و ڕێگاکردنەوە بۆیان خۆی لە خۆیدا سەرکەوتنی پرۆسی حکومڕانی کوردستان لە ماوەی ڕابردوودا بە سەدان گوند لە ناوچە ناکۆک لەسەرەکان ینی کورد بوونە کوردنشین بوونە بەڵام ڕژێمی باس ئەمانی یعنی ئەو گوندانەی کۆنتترۆل کردو و عەرەبی هیناوەتە شوێنیان ئەم راپۆرتانە واناکە کورد نەتوانێت داوای مافی خۆی بکاتەوە بە تەسەوری من ئەگەر ئێمە بەو شێوە بەردەوام بین بە ئەوەی ئێمە هەم لە سەرئاستی عەرەبی و لە سەرئاستی نێودوڵەتی و لە سەرئاستی دیبلۆماسیش بەردەوامین بە هەمان شێوە لە وردەکاریەکان و بەدواداچوون و بە جددی وەرگرتنی هەر بەڵاو کراوەیەک لەسەر هەرێمی کوردستان ئەمە نیشانی ئەوەیە بولانی نێودوڵەتی ئێمە بێمنەتین لەوەی کە شەفافیەتمان نەبێت شەفافین بێمنەتیشی لەوە کە سیاسەتێکی تێکدەرانەمان نییە سیاسەتمان بەڵام ئەو وەڵامدانانەوەی ئێوە چەندە موقنیع دەبێت قەناعەت بە لایەنی بەرامبەر دەکات کە ناتەندروست بووە لە ڕابردوو داوای بڵاو کراوە بە تەسەوری ئێمە لە کاتی پشتگیری لە هێزەکانی پێشمەرگە سلاح بە پێشمەرگە کە دراوە راپۆرتەکان وەڵامەکانی ئێمە تا حەدە کاریگەری هەبووە لە سەرئاستی قونسوڵەکانی هەولێر و دەرەوە کە وردەکاری تەواوی هەموو ئەم ناوچەنەمان پێداون ئێمە زیاتر لە ڕێکخراوەکان وردەکاریمان بە کۆمەلگای دەولی داوە و حتا ئەو مەشاکلانەشمان کە پێمان گوتونە کە خانووەکان خراپ دەمن ئێمە بۆ نمونە پێمان گوتونە ئەسبابی خراپکردنی خانووەکان چین سەدانوەتی ئەو خانووانە کە خاپور دەکرێن هێزی ئاسمانی تەحالەفە بەڵام بۆ راپۆرتێک باس ناکات تا ئێستا راپۆرتێک باسی ئەوە ناکات کە قەسفی جەوی کە دەکرێت لەو خانووانە دەدرێت پێشەوە پێشمەرگە بچێتە ژوورەوە باس و خەبەرێک لەوەدا نییە باسی ئێرستراکیان کە هێزی ئاسمانی لێدانی ئاسمانی نییە ئەوە یەک ئەوی دووەم ئەو مفەخەخاتانای و ئەو تێنتیاوانای کە ئێمە دەبینین ڕۆژانە دوونێ و ئەمڕۆ بەیانیش بەردەوامە کە دەتەقرێتە پاشم بەشی سیام قەناسەکانی ئەوانەی کالگری قەناسانە لەلاندا عشەوە کە پێشمەرگە پەلامارەدەن بە هەر چەکێک بی پێشمەرگە لێ دەدات
باشی نقطەی چارم ئەوەیە زۆربەی ئەو خانوانە کە تێک درراون لە ناوچەکانی زمار و ڕابیع و ناوچەکانی تر بۆمان دەرکرد بە تەقەسی حقایق بە ئەجنەبیەکانیشمانداوە بەلانی نێودوڵەتی بوو بە ساتری دیفاعی داعش لەناو ئەو خانوانە پەلامەری پێشمەرگێتە بە شێوەیەکی بەردەوام ئێزان لێرە وردەکاری زۆرە ئەمەش تا حدێکی باش مقنعە بۆ سفارات بۆ قونسڵیات بولانی نێودوڵەتی راپۆرت با دەربچێت بەڵام وەڵامەکە گرنگە لە وردەکاری پشتبەستن بە داتا و زانیاری ئێمە ئیشێکی جددیمان لەسەری کردووە تەسەوڕ دەکەم ڕنگدانەوەیکی باشیشی هەبووە زۆر باشە دیارە هاتنی ئاوارەکان بۆ هەرێمی کوردستان تا ئێستاش درێژەی هەیە دووە ئامار چێ لای ئێوە فقط ئامارەکان ئەوی کە باسی لێ دەکرێت تا ئێستا بە تەسەوری ئێمە لە سنووری هەولێر و کەرکووک لە 80,000 بوو سەرەوە بووە تەنها لە دەبەکانی زیکە توانم بڵێم 20,000 کەس زیاتر لە هاتو چووندان بەڵام لە حەسەن شامە لە خازرە لە دێبەگمانە هەل لە سەرەتای ئۆپراسیۆنەوە دەستپێکردنی ئۆپراسیۆنەوە هاتوون بە تەسەوری دەمە ئەرقامەکان جیاواز حقیقەت چکە خەڵکەکە دێتە ناو شارە ناو کەمپەکان هەندێک دێن بەبێ ئەوەی هەر بچن کە سوکارن کەفیلیان دەکەن لەبەرەوە بە تەواقعاتی ئێمە تەحزیرات هەیە بۆ 250,000 کەس ئەمە UN باز دەکات بەڵام ئەمە تەبعاً باوکاری UN و منەظەماتی دەولیە تەسەوری ئێمە تا نزیکەی 250,000 ممکنە لە ڕۆژانی داهاتوو هەفتەکانی داهاتوو بگات بەو ژمارە جگەلەوەی کە ئەمانە ملیۆنە 400,000 بەسەرەوە باش دەتوانن ینی پێشوازی لە چەند ئاوارە بکەن پێشبینی چەند دەکەن کەس بێتە هەرێمە باشووری کوردستان ئێمە پێشتر تومەتمان ئاراستە کراوە کە ئێمە زۆر بۆ ئەو هەندە پەنابەری کوردی سووریا ڕۆژاوا وەردەگرین ئێستاش تومەتمان ئاراستە کراوە ئەوانە وەردەگرین بۆ هەندە شوێنیان بوو دەکەینەوە تا حدێک لەلەن هەندە لایانی عێراقیەوە دەرگەکانی کوردستان کراوەیە سیاسەتی سەرۆک بارزانانی ئەوە بۆ لە کاتی دەستپێکردنی شەڕ لە سووریا و لە عێراقیش دەرگەکانی ئێمە هەرێمی کوردستان کراوە بوونە بۆ کوردانی ڕۆژاوە بۆ هەموو ئەوانەش کە لە عێراقدا هەبوون بووتە پەناگایەکی ئارامەمە قسەی خودی بانکیمونە کە سەردانی هەرێمی کوردستانی کە لە ساڵی 2014 تەقدیری هەبوو بوو جەنابی سەرۆک بە ئەم حکوومەتە کە بەڵێ ئێمە ئەم شوێنە ئارامە ئەو پەناگا ئارامە بوویتە سەربەرزی بۆ هەمومان پشتگیری ئێوە دەکەین واگەر ئێمە نەبووان حقیقت ئەمانە هەموو بەرە کۆمەلگای دەولی دەڕۆیشتن زۆر باشە خودت باس لەوە کرد کە ئەم راپۆرتانەی نێودەوڵەتی کاریگەری دەبێت ئەگەر حکوومەتی هەرێم لە کاتێکدا بێدەنگ بێت لە داهاتوودا بەنیازی چین بۆ ئەوەی وڵامی ئەم راپۆرتانە بدەنەوە و کاریگەریەکە نەمینە ئێمە بەردەوام دەبین ئەمە بتوانێت بڵێم شارێکی معلوماتیە لە نێوان ئێمە وەک حکوومەتی هەرێم کۆمەلگای نەکۆمەلگای نێودوڵەتی بە تەحدید هەندە لانی نێودوڵەتی ئێمە پشتگیرێکی باشی دەولیمان هەیە ئێمە بە سەدان نەتوانم بڵێ مفودی دەولی و دانپێدانی دەولی هەیە بۆ جهود و تەقدیری حکوومەتی هەرێم خودی UN شادە خودی ئاژانسەکانی UN شادن هەر هەڵویستێک هەبێت هەر پرۆسایەک هەبێت ئێمە کۆمەلگای دەولی پێکەوەینە لە شەڕی داعش لە حەوانەوەی ئاوارەکان و لە تازە ئازادکردنەوەی ئەو ناوچانش دکتۆر دیندار زێباری بەرپرسی وەڵامدانەوەی راپۆرتە نێودەوڵەتیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سوپاس دەکەین بەڵێ بەڕێزانم باسی ڕۆژ بەردەوام دەبێت کەمێکی دیکە تەوەری دۆمی باسی ڕۆژ دەکەین دەستان جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز تەوەری دۆمی باسی ڕۆژ دەکەینەوە کە تایبەتە بە کارەکانی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی وەک دەزانرێ سبەینێ وەزارەتی کاروباری ئاینی وەزارەتی ئەوقاف کۆنگرەیەکی ئاینی ساز دەکات تایبەتە بە یەخستنی گوتاری ئاینی لە مزگەوتەکان زۆر جار دەگوترێ مینبەری مزگەوتەکان بە شێوەیەک لە شێوەکان لە چوارچێوەی بەرژەوەندی گشتی و نیشتیمانی پەیڕەو ناکرێ و قسەی زۆر لەسەر ئەم بوارەدا دەکرێت بۆ گفتەوەکردن لەسەر ئەم تەوەرە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەڕێز مەریوان نەقشبەندی بەڕێوەبەری پەیوەندیەکان و پێکەوەژیان لە وەزارەتی ئەوقاف و هەروەها ئەندامی کۆنگرەی کە بەناوی یەخستنی گوتاری ئاینی لە مزگەوتەکان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بەڕێز مەریوان بەخێر بێت بۆ باسی ڕۆژ لە سەرەتادا دەپرسم یەخستنی گوتاری ئاینی لە مزگەوتەکان ئایا بەمانای ئەوە نییە ئازادی مامۆستایانی ئاینی کەم بکەنەوە؟ بە ناوی خی گەورە دیارە
کۆنگرەکە بەناوی یەکخستنی وتاری ئاینی نییە بەڵکو ڕێخستنەوەی وتاری ئاینیە چونکە یەکخستن بەو مانایە کە لە هەموو مزگەوتەکان شتێک بڵێن یاخود یەک کەس وتار بخوێنێ وەکو زۆر کەواتە بەرنامەی لەم شێوەتان نییە نەخێر مەوزوعی یەکخستن لە بەرنامان نییە بەڵام ئەکرێ ئەو بابەتە گفتوگۆی لەسەر بکرێ ئەکرێت تەوەری بابەتێک دیاری بکرێ و هەموو مزگەوتەکانی کوردستان قسەی لەسەر بکەن ئەوە لەو کۆنفرانسی کە سپینێ دەست پێکات ئەکرێ قسەی لەسەر بکرێ بەڵام ناوی کۆنگرەکە بەو شێوە نییە کە ئێمە پێشوەخت بڕیارماندا بە یەکخستنی بەڵکو ڕێخستنی وتاری هەینیە کە دیارەوە تەنها ئێمە نین بەڵکو لە سەرتاسەری وڵاتانی ئیسلامی بابەتی پێداچوونەوە بە وتاری ئاینی و بە تایبەتیش بە وتاری هەینی مزگەوتەکان پێداچوونەوەی پیاکراوە و چاکسازی پێکراوە و زەوابەتی بۆ دانراوە ڕەنگە ئێمە دوا کەس بین لە هەموو جیهانی ئیسلامیا کە ئەم هەنگاوانی باش پێتان وایە یەخستنی وتاری ئاینی ئازادی مامۆستایانی ئاینی کەم بکاتەوە لە کاتێکدا زۆربەی مامۆستایانی ئاینی ینی بۆ چوونی سیاسیان هەیە مەرجنی هەموو مامۆسایانی ئاینی بۆ چوونی سیاسیان هەبێ ئەکرێ بڵێ هەندێکیان بۆ چوونی سیاسیان هەیە و ڕنگدانەوەیشی هەبووە لەسەر وتارەکانیان و کاریگەریشیان هەبووە لەسەر زۆربەی پرۆسە سیاسیەکان لە هەرێمی کوردستان هەیە ئەبینی کە چەندین مامۆسای ئاینی بە سوود وەرگرتن لە منبەری مزگەوتەکەەوە بۆتە پەرلەمانتار بۆتە ئەندامێکی باڵای حکوومەت بۆتە ئەندامێکی باڵای حیزبەکەی وەک سوودی وەرگرتووە بۆ ئەو حاڵەتە بەڵام ئەمە بە شێوەیەکی گشتگیر نییە چونکە ئێمە لە کوردستان ئێستا 5,740 مزگەوتمان هەیە و زیاتر لە 3,000یان هەموو هەفتەیەک وتاری تیا خوێنرێتەوە بۆی ئەگەر چەند مامۆستایەک سوودی وەرگرتێ بۆ کاروباری سیاسی ئەمە بەو مانایە نییە کە هەموو مزگەوتەکان بەو شێوە بن بەڵام مامۆستایانی ئاینی و تاربێژەکان بێلایەنن ئایا ئەندامی ینی سەر بە هیچ حزبێک نین ڕەنگە سەر بە حیزبەکان بن بەڵێ هەندێک لە مامۆسایانی ئاینی نەک سەر بە حیزبەکان بەڵکو ئەندامی سەرکردایەتی و ئەندامی باڵای حیزبەکانن ئەمە حاڵەتێکی هەست پێکراوە لە کوردستان ئەگەر چی سیاسەتی وەزارەتی ئەوقاف بەو شێوەیە کە مامۆسای ئاینی بە تایبەتی لە کاتی ئەرکەکەی خۆیان دوور بێ لە هەموو کارێکی سیاسی و دوور بێ لە هەموو کارێکی حزبی و مزگەوتەکەی بەکارنێنرێەوە بەتاکید وەزارەتی ئەوقاف ڕێگە نادا کە بۆ کاروباری سیاسی بەکاربێنرێ بەڵام ئەگەر بێت و ئەوەش کرابێت ئەوە بەڕاستی سوودیان وەرگرتووە لەو ناسە قامگیریە سیاسی کە لە هەرێمی کوردستان هەبووە لەو چەند ساڵی ڕابردووی حکوومەتی هەرێمی کوردستان باش ئێوە دەتانەوێت چ ڕێک بخەنەوە لەو کۆنگرەیەدا چ گرفتێک هەبووە لە ڕابردوودا دەتانەوێت لەم کۆنگرەیەدا چاکی بکەن بە تاکید کە ئاماژەم بۆ کرد لە سەرتاسەری وڵاتانی ئیسلامی پێداچوونەوە بە وتاری هەینی و بڕیاری وەزارەتی ئەوقاف و ڕەزامەندی سەرۆکی حکوومەت بۆ کۆنفرانسێکی لەو شێوە ئەمە نیشانەی ئەوەیە کە فعلەن گلەیەکی زۆر هەیە لە وتاری هەینی مزگەوتەکان گلەیەکی زۆر هەیە لە ئەدای هەندێک لە مزگەوتەکان کەوای کردووە کۆنفرانسێکی لەو شێوە بەسرێ بۆ ئەوی کە گەورە وتاربێژەکانی کوردستان گەورە شارەزایانی شەریعەتی ئیسلامی ئەو کەسانی کە شارەزان لە بوارەکە ڕاستەوخۆ لەو کۆنفرانسەدا هێڵە گشتیەکانی وتار خوێنی دابنێن وتار ئەبێت چەندێک بێت وتار ئەبێت چۆن بێ کێ ئەبێ وتار خوێن بێ لە کام مزگەوتە بێ وتار پێشکەش بکرێ ئایا هەندێک بەبەس هەر وتاری مزگەوت نییە ئەی لە میدیاکانیش ئێمە فەزایەکی زۆر فراوان ئیستا لە میدیاکان هەیە بۆ بابەتی بانگەواز و بابەتی زۆر باشە دیارە مینبەرەکە فراوانتر بووە بەڵام من ئەگەر لەسەر مامۆستای وتاربێژ قسە بکەین ینی مەرجە مامۆستای وتاربێژ بێلایەن بێت لە کاتێکدا کە دەگوترێت مەلا جێگرەوەی پێغەمبەرە لەسەر ئەرزدا ینی مەرجە دەبێت ئەندامی حزبێکی ئیسلامی بێت یاخود حزبێکی ئەلمانیش بێت وتار بخوێنێ لە مزگەوتدا نەخێر مەرج نییە هیچ مەرجێک نییە لە وەزارەتی ئەوقاف بۆ ئەوەی کە ئەندامی حزبێک بێ ئەندام نەبێ بەڵام ئەمە هەڵە نییە پێتانوانیە لە کاتێکدا کە کەسێک ئەندامی حزبێکی سیاسیە ئیسلامیە ئەلمانیا ینی تێکەڵیەک لە پەیامەکەیدا دروست دەبێت لە نێوان ئەرکی خۆیدا لە حەزب و لە مینبەرەکەشدا کە دەبێت بە تاکید ئێمە لەگەڵەوە نین مامۆسای ئاینی حزبی بێت کاتێک کە حزبیش ئەبێت و ڕنگدانەوەی حیزبایەتیەکەی لە ناو مزگەوت و لە منبەرەکەی هەبێت ئەوە بەڕاستی گرفتی گەورە دروستەکە بۆ کۆمەلگا و وا ئەکات کە
ئاشتی کۆمەڵایەتی بکەوێتە مەترسیەوە و پرۆسی سیاسی بە شێوەیەکی گشتی لە وڵاتە لەق ببێ و ڕێگە نەدرێکەوە سیاسیەکان ئەرکی خۆیان ببینن حزبە سیاسیەکان ئەرکی خۆیان ببینن ئەمە کارێکە بەڕاستی ئێمە تاکی دەکەمەوە وەزارەتی ئەوقاف ئەگەر چی تا ئێستا مەرجێکی نییە بۆ ئەوەی کە وتار خوێنەکانی نابێ ئەندامی حزبە سیاسیەکان بن بەڵام مەرجی ئەوەی هەیە کە نابێت لە مزگەوت تا سیاست باشە بۆچی پرۆژێکی واگرنگ پرسێکی واگرنگ پشتگوێ خراوە بڕیاری بۆ دەرنەچووە بە پێی بڕیارێک کە دەبێ مامۆستا سەر بەخۆ بێت نابێت سەر بە هیچ ئەندامێکی حزبی بی ئەکرێ لەو کۆنفرانسی سبەینیا ئەوە یەکێک بێت لە تەوەرەکان و قسەی لەسەرەکرێ وەکو ئاماژەم بۆ کرد لە سەرتاسەری هەرێمی کوردستان و مامۆسایانی ئاینی بانکراون شارەزانی بواری شەریعە بانکراون و وڵاتانی دنیا لە ڕێی قۆنسوڵخانەکانیانەوە چاودێریەکەن و حتمما سەرۆکی حکوومەت و وەزیری ئەوقاف پەیامی خۆیانە بێ لەوەش گرنگتر کۆمەڵێک بەرپرسی پەیوەندیدار لەو کۆنفرانسە بن کە ئەکرێت ئەوانە هەمووی هاندەر و یارمەتیدەر بن بۆ سەرکەوتنی کۆنفرانسەکە لەوانە وەزیری ناوخۆ وەزیری داد وەزیری ڕۆشنبیری کە ئەمانە هەموو پەیوەندیدارن بە بابەتی وتاری ئاینی ئەگەر کۆنفرانسەکە ینی پرۆژەیەکی لەم شێوەیەی پەسەند کرد پێتان وایە بەبێ پەرلەمانی کوردستان پرۆژەیەکی وا بکەوێتە بواری جێبەجێکردنەوە ینی پێویست بە پەرلەمان نەکات تەنیا لە ڕێگەی حکوومەتەوە بڕیارێکی لەم شێوە بدرێت نەخێر دەرکردنی ڕێنمایی پێویستی بە پەرلەمان نییە یاسا پەیوەندی بە پەرلەمانەوە هەیە ئەگەر بێت و بتەوێت یاسایەک بگۆڕی لە ناو یاساکانی وەزارەتی ئەوقاف کە ئێمە تایسە بۆ یاسای ژمارە 11 ساڵی 2010 پەرلەمان کارەکەین کە لەسەر ئەو بنەمایە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی دروست بووە ئەگەر بێت و گۆڕانکاریەک لەو یاسایە بکرێت بە زیادکردن یا کەمکردن ئەو پێویستی بە پەرلەمان هەیە بەڵام ئەو ڕێنمایانی کە لە کۆنفرانسێکایان لە کۆنگرێکی لەو شێوە دەرەچێت ئەکرێت بێتە بڕیار و هەموو لایەنە پەیوەندیدارەکان پابند بن پێ و تەبەنی بکەن لە هەموو گرنگتر ئەوانەیە مامۆسایانی ئاینی خۆیان اختیاری ئەو بابەتەکەن و خۆیان گفتوگۆ لەسەر بابەتەکەکەن و چەند کەسێک سبەینێ بابەتی زۆر گرنگیانە بێت لەو پانێڵانی کە پێشکەشەکرێت لە کۆنفرانسەکە هەم لە وتاری سەرۆکی حکوومەت یان وەزیری ئەوقاف حتمما لەوێ کۆمەڵێک خاڵی گرنگ کە ئەکرێ ببێتە ڕێنمایی و بڕیاری وەزارەتی ئەوقاف و لە وەقایعی کوردستانیش بڵاو بێتەوە باشە زۆر جار ئامار دەخرێتە ڕوو کە ئەوانەی وتار خوێن و پێشنێژی دەکەن لە مزگەوتەکاندا ینی سەر بە حزبە ئیسلامیەکانم ئامارێکتان لە بەردەستە کە لە چەند مزگەوتی هەرێمی کوردستاندا ئەوانەی ئەندامی حزبە ئیسلامیەکانن وتار پێشکەش دەکەن نەخێر ئێمە پشت بۆ ئامارانە نابەسینەوە بە دوای ئامارێکی واژ ناگەڕین چونکە ئێمە لە وەکو ئەندامی حزبی سیاسی سەیری وتار خوێن ناکەین ئەگەر ئەندامی حزبە سیاسیەکانیش بن بەڵام ئێمە وەکو کەسێکی پیشەیی کە بێ ڕێز لە پیشەکەی خۆی بگرێ و لە کاتی وتار خوێندنەوە کەسێکی بەڕاستی مەلای کورد بێ بۆیە ئێمە پشت بۆ نابەسین کە چەند وتار خوێن سەر بە حیزبە ئیسلامیەکان و چەند بە سەر ئەلمانیەکان هەرچەندە ئامارێک هەیە بازدەوە دەکاتن پێم وایە لێدوانی جەنابتانە کە بازدەوە دەکەی 350 پێشنێژ و وتارخوێنی مزگەوتەکانی کوردستان بەشی ئەو ژمارەیە ئەندامی حیزبە ئیسلامیەکان نەخێرەوەگەر ئامارێکی وا بڵاو بێتەوە لە ناکرێوەکو وەزارەتی ئەوقاف بێت و هەر کەسێکیش ئەوەی لەسەر زمانی منەوە بڵاو کرد بێتەوە بە تاکید هەڵی کردووە تا دروست نییە چونکە ئێمە لەسەر ئەساسی حیزبایەتی وتارخوێنەکان ڕیزبەند ناکەین هەرچەندە قەنەعەتیشتان بەوە نییە کە مامۆستای ئاینی وتاربێژ حزبی بێ بەڵێ بەڵێ بە تاکید نەخێر قەنەعەتمان پێ نییە پێوەری ئێوە چییە کە کەسێک ببیت بە وتاربێژ وەکوتم ئێمە یاسامان هەیە و ڕێنمایی هەیە لە وەزارەتی ئەوقاف ئەو پێوەرانەی کە لە ناو یاساکەی ئێمە هەیە یان لە ڕێنمایەکانی ئێمە هەیە زۆر وازەحەوە بە دڵنیایی و بە سەربەرزیەوە ئێڵینکەوە ئەو ئازادیەی لە هەرێمی کوردستان بە مامۆسایانی ئاینی وتار خوێندراوە لە هیچ دەوڵەتێکی دنیا هاوشێوەی نییە تەنها چەند خاڵێک هەیە کە هێڵی سوور بۆ مامۆسای ئاینی تا ئێستا بۆ وتار خوێن ئەویش دوورکەوتنەوە لە تەکفیر و هاندان بۆ تونند و تیژی زائیدەن ناوهێنان تەشهیرکردن ناوهێنانی خەڵک لە منبەری مزگەوتەکە لەگەڵ شێواندنی ئاسایشی کۆمەڵایەتی ئەم حاڵەتانە زۆر حاڵەتێکی ستانداردە لە هەموو دنیا پێویستە ڕەچاو بکرێ و ڕێگە نادرێ بە هیچ مامۆسایەک لە منبەری مزگەوتەکانەوە ئەم خاڵانە پێشێل بکە تا ئێستا بم شێوە بووە بەڵام من تەسەورەکەم لەم کۆنفرانسەی کە سبەینێ
ئەکرێت لەم کۆنگری کە سبینێ وە دوو ڕۆژە خایەنێت کۆمەڵێک زەوابەتی تر کە مامۆستایانی ئاینی خۆیان بەشدارە بن و خەڵکی شارەزا لە چ لە وەزارەتی ئەوقاف و چ لە دەرەوەی وەزارەتی ئەوقاف کە بەشدارە بن لە وە بۆ زانیاری جەنابەت ئەندامانی باڵای حیزبە ئیسلامیەکانی تایە ئەو کۆنفرانسی کە سبینی کە ئەوانش بەشدارە بن بەشدارە پێ دوایە پابند بن بە بڕیارەکانی ئەو کۆنفرانسە؟ بەڵێ لەو باوەڕام پابند دەبن و بەڕاستی من نیەتی بەڕێز دکتۆر پشتیوان سادق وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی بۆ کارت لە جێبەجێکردنی ڕێنمایەکانی وەزارەتی ئەوقاف زۆر جێگەی دڵخۆشیە بۆ من لەو باوەڕدام کە ئەو ڕێنمایانەی دەرەچێ حرفیەن جێبەجێ ئەکرێت و لە دوای ئەو کۆنفرانسەوە وتارێکی ئاینی جیاواز ئەبینی لەوەی کە پێشتر بینراوە. باش ینی زۆر جار گلەیی لەوە دەکرێت بە تایبەت لە وەزارەتی ئەوقاف دەکرێت کە ئەویش بە شێوەک لە شێوەکان مەرامی سیاسی بەکاردەهێنێ لە دوورخستنەوەی مامۆستایانی ئاینی. هەر کاتێک مامۆستایەکی ئاینی لە مزگەوتەکەیدا دوور دەخرێتەوە زۆر جار خۆ پێشاندان گردبوونەوە لەلایەن چەند مامۆستایەکی ئاینی دیکەوە دەبیندرێ. پێتان وایە پرۆژێک لەم جۆرە کە وا بکە ینی گوتاری ئاینی لە مزگەوتەکان یەک بخە ناڕەزایی مامۆستایانی ئاینی لێ نەکەوێتەوە؟ من لەو باوەڕام ئەوە بە تۆمەتێکی باتڵە کە وەزارەتی ئەوقاف تۆمەتبار بکرێ بەوەی کە گوایە مامۆسای لا ئەبا لەسەر ئەساسی سیاسی یان لەسەر بنەمای سیاسی چونکە لە ئەسڵا مامۆسا بۆ سیاسی بێت تاکو لەسەر بنەمای سیاسی ئیجراعاتی لەگەڵ بکەی. کۆمەڵێک ڕێنمایی هەیە ئاماژەم بۆ کرد هەر مامۆسایەک لەوانی کە لابراوە ئەگەر بەڵگی لەبەردەسانیە کە ئەو ڕێنمایانەی پێشێل کردووە ئەوە ئەتوانێت دادگای ئیداری هەیە توانێت سکاڵا بکەوتە ئیسا هیچ مامۆسایەکی ئاینی نەبووە کە لە دادگایەکی ئیداری بتوانێت داواکاریەک دژی ئێمە بباتەوە لە دادگا. ئەمە دلیلێکە بۆی ئێمە بە شێوەیەکی پیشەی کارمان کردووە. ئەو گردبوونەوانش کە ئاماژەی جەنابەت ئاماژەی بۆکەی بەڕاستی خۆی گردبوونەوە نییە. ئەسڵەن جارێ ئیجراعاتەکانی وەزارەتی ئەوقاف سزانیە تاکو گردبوونەوەی بۆ بکەی. مامۆسای ئاینی بەپێی یاسا فەرمانبەری وەزارەتی ئەوقافە کاتێک کە لەوتار ڕایەگری نەموچەی بڕاوە نە هیچ ئیجراعاتێکی ئیداری لەگەڵ کراوە تەنیا وتار ناخوێنێ. زۆر تەبیعیە من فەرمانبەرم ئەمڕۆ لە مدیرێتەکەم سبەینە نەقڵمەکەن بۆ مدیرێتێکی تریان پێم وەڵەن تۆ لە کارەکەت ڕاگیراوی. ئەمە حاڵەتێکی ستانداردە لە کۆی 3000 وە مزگەوت زۆر حاڵەتێکی تەبیعیە تۆ ئەگەر مامۆسایەک ڕاگری لە وتار کەسێکی تر لە شوێی دانی ئەسڵەن لە دۆگەیستا هەر 6 مانگجارێ هەموو مامۆساکانە گۆڕێن هەر هەموو لە مزگەوتەکان ئاڵوگۆڕیان پێکرێ کە بەڕاستی من پێم وایە ئەو تەجروبەیەکی باشە ڕەنگە ئەوش بابەتێک بێت سبەینێ لە کۆنگرەکە باز بکرێ. ئەمە حاڵەتێکی ستانداردە نابێ بەڕاستی وا پیشان بدرێ هەر مامۆسایە لا ببرێ 4 فراکسیۆنی پەرلەمان بەیان نامە دەرکەن و ینی بەڕاستی بینیمان حاڵەتی زۆر سەیرە بینم لابردنی مامۆسایەکی ئاینی لەوتار من نازانم بۆ بێ فراکسیۆن. بەڵام زۆر جار ینی حساسیەتێک دەبیندرێت لەلایەن هەندێک ژمارەیەک لە مامۆستایانی ئاینی لەگەڵ وەزارەتی ئەوقاف. پێت وایە ئەمە مەسایلێکی سیاسی بی؟ نەخێر ئەوان هەندێک هەیە سوود دەبینن هەندێک مامۆستا هەیە خۆی ئەندامی حیزبە ئیسلامیەکانە یان حیزبەکانی ترە سوود ئەبینن لەو ناڕێکی کە لە بینی حیزبەکان هەیە ئێستا سوود لە بارودۆخی کوردستان وەرەگرن لە قەیرانی دارایی وەرەگرن لە ئەو کەم و کوڕیانەی کە خەڵک گلەی لە حکوومەتەکە سوود لەم بابەتانە وەرەگرن دائیمەن کە بڕیارێکی وەزارەتی ئەوقاف ئەدرێ بەو شێوەی خوێندنەوە و میدیاکانیش یارمەتی دەریانن بەشێک لە میدیاکان لەم بابەتە یارمەتی دەریانن ئەگینا غێری ئەوە هەموو ئەو بڕیارانەی وەزارەتی ئەوقاف دەری کردووە بڕیارێکی پێوانیە وەزارەتی ئەوقاف بە شێوەک لە شێوەکانش نەرمی نواندبی لە ماوەی ڕابردوودا بەسەر مامۆستایانی ئاینی؟ بەڵێ ئەوە 100% وایە نەکرد نەرمی نواندووە بەڵکو مراعات و مەحسوبیەت و ئەو وەزیرانی بەڕاستی من لەگەڵ 6 وەزیری حکوومەتی هەرێم کارم کردووە لە وەزارەت هەستم کردەوە مراعاتێکی زۆر کراوە ئەو مراعاتە وای کردووە کە زۆر جار مامۆسای ئاینی خۆی بە فەرمانبەری حکوومەت نەزانێ خۆی لە دەرۆی پرۆسەیەک بزانێت کە پێڵێن حکوومەت خۆی لە وەزارەت و لە زۆر شت بە گەورەتر بزانێ. ئێستا بینی کۆمەڵێک بابەت پێیا بۆ بە ناوی بانخواز و نازانم کۆمەڵێک شتی سیر پێیا بووە لە کوردستان هەر حیزبێکە بینی لجنەیەکی فتوای بۆ خۆی داناوە نازانم زانایانی فلان حیزبی بۆ خۆی داناوە لە کاتێکە ئەمە مەفروض وایە لجنەی فتوایەکێک بێ لە کوردستانە وەزارەتی ئەوقاف مەرجع بێ بۆ ئەو بابەتانە. دیارە فکرەی داعش یەکێک لەو شەڕانە دەبێت کە لە داهاتوودا و لە ئێستاشدا هەرێمی کوردستان ینی کاری لەسەر دەکا. پێم وایە پرۆژەیەکتان هەیە لەسەر دەستگاکانی ڕاگەاندن بینرا و بیسترا و نووسرا و ئایا
دەستگای ڕاگەیاندن هەیە تێوەگڵاوی لە بڵاوکردنەوەی فکرەی تونند و تیژی لە هەرێمی کوردستاندا پێیوە ڕەخنەتان هەیە بە تاکید کەناڵەکانی ڕاگەیاندن سەرچاوەیەکی زۆر بەهێزی هاندانی گەنجەکانن بۆ ڕۆشتن بۆ ناو داعش و سەرچاوەیەکی زۆر بەهێز و ئەگەر نەڵێم سەرچاوی ژمارە یەکن لە هۆکاری ڕۆشتنی مەبەستن لە کەناڵە ئاینیەکانە بە تاکید ئەو کەناڵانی کە گرنگی بە کاروباری ئاینیەدەن بەڵام ئەوە ناگەێنێ کە هەندێک کەناڵ هەیە یەک مەودای زۆر گەورە تەرخانەکە بۆ کەناڵی غیرە ئاینیشە بەڵام مەودایەکی زۆر باش تەرخانەکە بۆ تیرۆریستێک کە ڕاستەوخۆ قسە بکە لەسەر لە مینبەرەکانیەوە ئەمە بەڵام حکوومەت مەوڵەتی پێداوە ینی پێشەوەی کەناڵەکە بکاتەوە وەسارتی ناوخۆ مەوڵەتی پێداوە پەخشی خۆی بکە ئەوە یەکێک لە گرفتەکانە طبعاً کاتێک ئەو یاسایە دەرچووە ئەو یاسایی کە بۆ ئازادی ڕۆژنامەگەری و ئەو یاسایی کە میدیاکان کاری لەسەرەکەن لە کوردستان کاتێک بۆ بەڕاستی مەترسی داعش وەکو ئێستا نەبووە مەترسی فکری توندڕۆیی نەبووەکو ئێستا بۆیە ئازادیکی لە ڕادە بە دەردراوە کە زۆر بە ئاسانی هەر کەناڵێک دەتوانێت لەژێر هەر ناوێکە بتوانێت لە ڕێی ڕێکخراوە ناحکومیەکان یان لە ڕێی وەزارەتی ڕۆشنبیریەوە مۆڵەت وەربگرێ بەڵام لە کاتێکە کاری زۆر مەترسیدارەکە و ئێمە فعلەن بەڵگەتان چێ لەسەر ئەو دەستگا ڕاگەیاندنانەی کە هاوکاری فکرەی توندڕەوی کردووە ئەو بەڵگانە دەینە دادگا هیچ شتێک هەیە کە لە ئێستادا باز بکەی لەوانەیە کەسێک تەعاتۆفی زۆر لەگەڵ دین بێ و بینەری کەناڵە ئاینیەکان بێ بە شێوەک لە شێوەکان لێکدانەوەی سیاسی بۆ بە دوواداچوونی ئێوە بکە لە نێوان 35 بۆ 40 کەناڵی ڕاگەیاندنی ئیسلامی هەیە لە کوردستان ئێستا لە نێوان 35 بۆ 40 ئەوەی تێبینی لەسەر هەیە کە ڕەنگە نەگاتە 10 کەناڵ لەوانە ئیتر ئەو کەناڵانە هەندێکیان فەزاین هەندێکیان لۆکاڵین بە تەلەڤیزیۆن و رادیۆ هەندێکیان ڕۆژنامەن بەڵام بە سەدان پیج و با بڵێن ئەکاونتی جیاجیا هەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە هەموو ئەوانە هەندێکیان لە ناو کوردستان و هەندێکیان لە دەرەوەی کوردستان ئەمە هەموو هاندەرن بۆ تونند و تیژی کە ئێمە ئەبێ بەڕاستی معالەجەی ئەوانە هەمووی بکەین و لجنەیەکی حکومی هەیە بۆ بە دوواداچوونیەوە کە من نوێنەری وەزارەتی ئەوقافم لەو لجنەیە کەواتە پێتان وانە ینی هەوڵی ئەوە دەدەن مەوڵەتدان بەو کەناڵانە لە ڕێگەی وەزارەتی ئەوقافەوە بێ بەڵێ ئێستا خۆشبەختانە چ وەزارەتی ناوخۆ چ وەزارەتی ڕۆشنبیری چ هەموو وەزارەتەکان هەر کەناڵێک داوای مۆڵەت بکە یان هەر دامەزراوەیەک داوای مۆڵەت بکە و باگراوندێکی ئاینی هەبێ پرسوڕا بە وەزارەتی ئەوقافەکەن کە ئەمە بەڕاستی هەنگاوێکە لە جێی خۆیەتی دیارە کۆمەڵک پرسیاری زۆرم مابوو بەڵام کات ڕێگای پێنەداین بەڕێز مەریوان نەقشبەندی بەڕێوەبەری پەیوەندیەکان و پێکەوەژیان لە وەزارەتی ئەوقافی سەربەحکومەتی هەرێمی کوردستان زۆر سوپاست دەکەین بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن بە خێر و خۆش